ڕێزان و خۆشەویستان، یەکێک لەو سەنتەرانەی کە دەستیان دیارە کە ڕۆڵی بەرچاویانەیە لە خزمەتکردن بە قورئانی پیرۆز سەنتەری نووری حیکمەیە. ئەمە دوعای خێریان بۆ دەکەین، خوای گەورە پاداشتی بە چاکەیان داتەوە. جا هەڵمەتێکیان ڕاگەیاندیە کەوە 30,000 دانە لە قورئانی پیرۆز بە چاپ دەگەینن. جا ئەو پرۆژەی بەڕێزیانە و داواکاریان هەیە لە خوا پێداوان کە دەستباریان بن بۆی توان ئەو قورئانە هەمووی بە چاپ بگەینن و پاشان بگەینە دەست خەڵکی بە خۆبەخشی بە بێبەرامبەر پێیان ببەخشن. ئەو وەکو خزمەتێک بە قورئانی پیرۆز وەکو بەرپەرچی دانەوەچیش لە بۆ خەڵکانێک لەولا دەبیستین کە بێڕێزی بەرامبەر بە قورئانی پیرۆز دەکەن. و پێغەمبەریش دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام یەکێک لەو کار و کردەوانەی کە لە دوای مردنی ئینسانیش سوودی پێدەگەین ئەوەیە کە قورئانێکی پیرۆز لە دوای خۆی بەجێبێلی لە بۆ خەڵکانێک کە لەو قورئانە بخینەوە. جا چەند لەو قورئانە دەخیندرێتەوە ئەوەندە پاداش دەگاتە ئەو کەسەش کە ئەو قورئانەی بەجێهێشتیە. جا ئینشاءالله ئەمە دەستخۆشیان لێ دەکەین و داوا لە خوا پێداوان دەکەین کە دەستبار بن لە بۆ پرۆژە خێریە و لە خەڵکیش کە ئەو قورئانیان دەگاتە دەستی بەبێ مقابل ئەوانش بیخینەوە مار و مداریان لێ فێر بکەین و باشترین شتێکیش کە ئێمە ڕەدی ئەو بێدینانەی پێ بدەینەوە ئەوەی کە باوەش بە قورئان بکەین و بگەڕێنە ژێر سایە و سەتر و سێبەری قورئان. خوای گەورە مولایەکی موفق و سەرکەوتوو بکە.